ماوەی سێ هەفتەیە قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لەسەر شەقامن، داوای دەرماڵە دەکەن. ئەوان سوورن لەسەر داواکاریە سەرەکیەکەیان و تا ئێستاش حکوومەت بڕیاری گەڕانەوەی دەرماڵەی نەداوە. هێندە حەزیان لە سواڵە لێیان بڕەوین دەرماڵە، ئەوان تەنها گیرفان و خۆیان پڕ بێت گوێ بە هیچ کەسێکی کەنایەن. لەوانەیە ئێستا بە دڵنیایی نازانم، من تێناگەم ئەبێ بە ویژدانەوە بخەون، ئەبێت کە لە هیچ نەبێت لە فەیسبووکێ لە تویتەر هەر سایتێکی دیکە کە پۆستێک ئەگەن لەسەر کوڕێکی هەژارێ یان کچێکی هەژارێ ئەکرێ بە ویژدانەوە خۆیان لێ بکەوێت. تێناگەم یعنی ئەمانە ویژدانیان چی لاتەوە بەس بەجددی ئەتوان بڵم نایانماوە. ئەمەش داوای مافێکی خۆمانەکەین، ئەو مافمان لێ بڕدراوە نەک بە نیوە کراوە یان کەمێک دراوە. سوورەبین لەسەر داواکاریەکانمان چونە بۆ محازەڕە و خوێندنیش ئەو شتانە هیچ جۆرەبوونی نییە لە ئێستاە هەتاوەکو دەرماڵەمان پێ نەدرێت، چونکە ئەمە پێشەکی سەرەتایە بۆی جێبەجێ بکرێت بۆ خوێندکاران. لەگەڵ بەرزکردنەوەی چەندین دروشم قوتابیان داوا دەکەن حکوومەت بەدەم داواکاریەکەیانەوە بێت. ئەوەی جێگەی تووڕەبوونی زیاتری قوتابیانە قسە و لێدوانەکانی حکوومەتە کە هیچ گەشتبینێکی تێدا نییە و هیچ بەڵێنێکیش تا ئێستا بۆ پێدانەوەی دەرماڵە بە قوتابیان لە ئارادا نییە. ئێمەش مافی خۆمانە، حکومەت دیارە بە هەڵەت یەگەشتووە لە ئێمە داوای هاوکاری ناکەین، ئەگەر داوای هاوکاریش بکەین حکومەت بە خێرخواز نازانین، بەڵام ئێمە حەق و مافی خۆمانە کە داوایەکەین و هەتا نەگەین بە مافەکانیشمان و هەموو مافەکانمان پێ نەدرێت ئێمە واز نایەنین. پێویستە ئاگاداری خۆیشیان بن حکومەت، چونکە لە هەموو لە مێژووە سەلماندویانە ئەگەر خوێندکار ناڕزایی بێ کارەساتە خوڵقێنێ، بۆیە ئێمە لەسەر شەقامین و بایکۆتی خوێندنەکەین هەتا نەگەین بە مافەکانمان. هەندێک جار پەرلەمانتارەکان دێنە سەر شەقام لەگەڵ وعد و بەڵێن ئەدەن، بەڵام ئێمە چی لە بەڵێ بکەین؟ ئێمە شتوانین وعد و بەڵێن بدەین وەکەوانی جیازێکمان نیە لەگەڵ ئەوانە، بەڵام کە جێبەجێ نەکرێ بەڵێن وعد بە ئێمە چی کردار شێتە بایکۆتی خوێندنمان کردو ماوەی سێ هەفتەیە، یەکەم ڕۆژی دەواممان یەکەم ڕۆژ خۆپیشاندانەکان ئەبێ ئینشەڵڵا هەتا کاتی دەرماڵەمان بۆ نێرە. ناڕزایەتی و خۆپیشاندانی قوتابیان تەنیا خۆی لە داواکردنی دەرماڵە نابینێتەوە، بەڵکو دەیان کێشەی دیکەیان لە بەشەنەوخۆیەکاندا هەیە و داواکارن بۆیان چارەسەر بکرێت. وەک خۆشیان دەڵێن سەرەکی ترین داواکاریان گەڕانەوەی دەرماڵەیە، بۆ هێنانەدی داخوازیەکەیان بەردەوام دەبن و لەسەر شەقام دەمێننەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.